سلام علیکم تامین خوێندکاران عزیز ئێوە شکای ڕاهێنانەکانی بابەتی هاوڵناوی ژمارە ڕێخستن لە ڕاهێنان یەکەم بسمیلای لێکەین ئەڵێ ئەم هاوڵناوە ژمارەی بنزیانە بکە بە هاوڵناوی ژمارە ڕێخستن لە ڕستەدا بەکاریان بهێنە ئەو هاوڵناوە ژمارە بنزیانە دەیانکەین بە هاوڵناوی ژمارە ڕێخستن واتەیان ئەمیلۆزات دەکەن ئەمیلۆزات دەکەین پاشان کە کردمە بە هاوڵناوی ژمارە ڕێخستن لە ڕستە بەکاری دێنین 23 دەبتە 23 لە 23 مومی تەمەن کوژاندەوە 180 پاشگیری ئەمی لە بۆ زیاد دەکەین دەبتە 180 ئەو یا دەبتە ناوبان دەبتە کەسی 180 براوە بوو 90 دەبتە 90 دەڵێن 90 دیاری وەرگرت سی دەبتە سیەم ڕۆژی سیەمی پێشانگاکە تەواو بوو 44 دڵن 44 ساڵیادی کۆماری کوردستان بەرز ڕاگیرە ڕاهێنانی دووهەم دەڵێت جیاواز نێوان هاوڵناوی ژمارەی بنزی و هاوڵناوی ژمارە ڕێخستن چیە لە ڕووی پێکهاتن و بەکارهێنانەوە لە ڕووی پێکهاتنەوە کاگرمانی وەڵامی پرسیار بدەین و دەڵێن هاوڵناوی ژمارەی بنزی ساڵ و داڕشرا و لێکدراوی هەیە ژمارە یەک تانۆ ئەوە چییە؟ ژمارە یەک تانۆ ئەو هاوڵناوی ژمارەی بنزی سادەیە هەروەها ژمارەکانی تر وەکو 22 و 133 ئەوە لێکدراون باشە و هەروەها ستەرەگرەکان وەکو 80 70 ئەوە داڕژراون کەواتە لێرەدا ئەمە بزانیمە کە هاوڵناوی ژمارەی بنزی لە ڕووی پێکهاتنەوە سێ جۆرە سادەی هەیە داڕژرا و لێکدراویشی هەیە بەڵام هاوڵناوی ژمارە ڕێخستن تەنها داڕژرا و لێکدراوی هەیە سادەی نییە کەواتە جیاوازەکان بردێ لە سادە هاوڵناوی ژمارە بنزی سادەی هەیە بەڵام ڕێخستنەکە سادەی نییە دەڵێ ژمارە یەک تاوان و هەروەها سەرەگرەکان ئەوە داڕژراون ئەگەر هاوڵناوی ژمارە ڕێخستن بن هەروەها ژمارەکانی تریش لێکدراون ئەوە لە ڕووی پێکهاتنەوە ئەی لە ڕووی بەکارهێنانەوە هاوڵناوی ژمارە بنزی هەمیشە لە پێش ناوە دیارخراوەکە دێت و پێویست بە ئامراز دانەپاڵی نییە واتە پێویست بە ئامراز دانەپاڵی نابێت بەڵام هاوڵناوی ژمارە ڕێخستن دەکەوێتە پێش و پاشی ناوە دیارخراوەکە ئەگەر کەوتە پێش ناوە دیارخراوەکە پێویست بە ئامراز دانەپاڵی نییە بەڵام ئەگەر کەوتە دوای ناوە دیارخراوەکە پێویست بە ئامراز دانەپاڵی دەبێت خاڵی دوم دەڵێ ئایا دەتوانرێت لە شوێنی هاوڵناوی ژمارە ڕێخستن هاوڵناوی ژمارەی بنزی بەکار بهێنرێت ڕوونی بکەوە ئەمەش لە وەڵامدا دەڵێ نەخێر چونکە ناتوانین هاوڵناوی ژمارەی بنزی لە جێگەی هاوڵناوی ژمارە ڕێخستن بەکارهێنن و بێچاوانەوەش ناتوانین هاوڵناوی ژمارە ڕێخستن لە جێگەی هاوڵناوی ژمارەی بنزی بەکارهێنین بۆچی؟ چونکە دەبێتە هۆی تێکچوونی واتای ڕستە واتای ڕستەکە تێکداتە ڕستەکە مانە نادا بەدەستەوە بۆیە ناتوانین لە شوێنی یەکتری بەکاریان بهێنین بۆ نمونە دەڵێ بابەت تاهیر یەکەمی شاعیری کوردە لێرەدا هاوڵناوی ژمارەی بنزیمان هاوڵناوی ژمارە ڕێخستنەوە بەکارهێناوە بووبرن لێرەدا ئەوە هیچ کێشەیەکمان لەگەڵیدا نییە بەڵام ئەگەر بێت و هاوڵناوی ژمارە ڕێخستنە بیگۆڕن و هاوڵناوی ژمارەی بنزی بڵێن بابەت تاهیر یەک شاعیری کوردە هەز دەکەی تۆزە کەم کورتی لە واتاکەیدا هەیە بۆ ناتوانین لە شوێنی یەکتری بەکاریان بهێنین ڕاهێنانی سێم دەڵێ بە نمونە وەڵامیان پرسیارانە بدەوە خاڵ یەکەم چ کاتێک هاوڵناوی ژمارە ڕێخستن پێویستی بەناوباندا ئەمەش لە وەڵام دەڵێن کاتێک ژمارە کۆتایی بە پیتی بزوێن هاتبێ بۆ نمونە سێ تا سێمی دوو دەبێت دووەمی دووهەم دەڵێت چ کاتێک هاوڵناوی ژمارە ڕێخستن پێویست بە ئامرازی دانەپاڵە جیاوازەکانیان بزان ئاگادار وەختە بێن بەڕێز لە وەڵام دڵێ ئەگەر هاوڵناوە ژمارەیەکە بکرێتە دوای ناوە دیارخراوەکە بۆ نمونە دەڵێ ئەندازیاری یەکەم پاداشکرا ئەو هاوڵناوی ژمارە ڕێخستن کەوتوتە دوای ناوە دیارخراوەکەی بۆیە لە نێوانیان ئامراز دانەپاڵی دادەنێن خاڵی سێم سێ لە ئەرکەکانی ئەو گرێناویانە بنووسە کە بەهۆی هاوڵناوی ژمارە ڕێخستن دروست دەبن ئەم گوتمان هاوڵناوی ژمارە ڕێخستن لەگەڵ ناوە دیارخراوەکەی دەبن بە گرێناوی و هەر هەشت ئەرکەکەی ناو دەبینن باشە لێرەدا داوای سێ ئەرکمان لێ دەکاتن بکەر بەرکار تەواوکەری بیاردە بە نمونە وەرمانگرتە دەڵێن کەس سێم هاتوو ژوورەوە کەس سێم و گرێناویە هەروەرکی بریتە لە بکەر بەرکار دەڵێ سێم کەسم بینی سێم کەس ئەو بریتە لە گرێناوی هەروە ئەرکەکەی بریتە لە بەرکار ئەو میمە دەبتە بکەری ڕستەکەمان سێمیان دەڵێ تاواکەری بیاردە تاواکەری بیاردە واتە بکرێتە دوای ئامرازی پەیوەندی بەیان بۆ یانیش لە دەڵێ نامەکەم بۆ سێم کەس خوێندەوە سێم کەس ئەو گرێناوی کەوتوتە دوای ئامراز پەیوەندی بۆیە دەبێتە چی دەبتە تاواکەری بیاریدا ڕاهێنانی چوارەم دەڵێ وەڵامی ڕاست هەڵبژێرە کام لەم ژمارانە پێویست بەناوبەندە کاتێک پاشگیری ئەمی دەخینە سەر ئەمەش دەڵێ مامۆستا سێ چونکە دەیگۆڕی لە بۆ هاوڵناوی ژمارەی ڕێخستن دەبتە چی
ئەو های لێدێ سێ یەم ئەو ناوبەندی یەمان لە بۆی زیاد کرد. دووەم هاوڵنای ژمارە ڕێخستن دەکەوێتە کوێی ناوە دیارکراوەکە تەنیا پێشی تەنها دوای یاخود پێش و دوای یانیش هەموویان ئەمەش دەڵێن پێش و دوای. سێم لە ڕستەی شەشەمین خوێندکار خەڵات کرا وشەی شەشەمین چییە؟ تەماشاکە شەشەمین مادەم ئەمینی وەرگرتە کەواتە هاوڵناوی ژمارەی ڕێکخستنە. چوارەم لە ڕستەی مەولەوی یەکەمین شاعیر بوو کە چێشی بڕگەی زیندوو کردەوە ئەرچی یەکەمین چییە؟ ئەوە یەکەمین ئەوە هاوڵناوی ژمارە ڕێکخستنە. باش ئەو یەکەمینە چی ژماردیە؟ دەڵێ یەکەمین مەولەوی یان یەکەمین شاعیر؟ مامەستەڵای دەڵێ یەکەمین شاعیر کەواتە تەسە دیارخەری ناوی شاعیر. پێنجەمین و کۆتایی دەڵێ لە ڕستەی دووەمین کۆنگرەی مامۆستایان لە شەقڵاوە بەسرا هاوڵناوی ژمارە ڕێکخستن دیارخەری کام لەمانەیە؟ ئەوە هاوڵناوی ژمارە ڕێکخستن. دووەمین چ؟ دووەمین کۆنگرەی مامۆستایان. کۆنگرەی مامۆستایان کۆنگرە ئەوە دیارخراوە مامۆستایان ئەوە چییە؟ دیارخەر. ئامڕای زانەپاڵیمان لە لێوانیدا دانا کەواتە گرەی ناویە بۆیە دەڵێن بۆتە دیارخەری گرەی ناوی. لێرە داهاتنە کۆتایی شکای ڕاهێنانەکانی بابەتی هاوڵناوی ژمارە ڕێکخستن تا بابەتێشتر وانەیەشتر هەر شاد و سەرفراز بن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.